سڵاو چییە بەڵێدیار و کارمەندە لە کاتی ڕاپەڕاندنی ئێرک و کاری خۆیدا بووە کارمەندی نەخۆشخانەی قەڵا بووە کە تایبەتە بە ڤایرۆسی کۆرۆنا ئەو کارمەندە ببوورەچیان ناوی سەلاح حەسەنە بە پێی گەڕانەوەی خۆی بۆ یانارتی باسی لەوە کرد کە لە کاتی ئێرکەکەیدا 3 کەس هاتوون بۆ لای دایک و باوکیان کە لە نەخۆشخانەی قەڵان بەهۆی توشبوونیان بە کۆرۆناوە داوایان کردووە بچن بیان بینن بەڵام دەمامکیان پێ نەبووە داوای لێ کردوون کە دەمامە بەستن و توانە پێمان نیە بەوتەی کارمەندەکە خۆی ڕای گرتوون تا و کاتێک کە کارمەندێکی دیکە بڕات دەمامکیان بۆ بێنێت و بە دەمامکەوە بڕۆنە شوێنەکە بەڵام ئەوان تووڕە بوون هەڵچوون هەوڵیان داوە بڕۆن ئەم ڕێگری لێکردوون لە کاتی ڕێگری لێکردنا بەبێ دەمامک چونکە بەوتەی خۆی لەسەر ئەو حساب بووە ئەو تووشی لێ پێچینەوە بووە گەر ڕێگەی پێ بدانایە ڕێگری لێکردوون لە بەرامبەر ئەمە ئەوانیش تووڕە بوون و لەبەر ئەوەی کە دایک و باوکیان لە نەخۆشخانەکە بووە هەستاون بە لێدانی وتی ڕوون نییە کە ئەوەی لێم دراوە چەقۆ بووە یاخود ئامێریکی دیکە بەڵام ئامێریکی ئاسن و ئامێریکی بریندارکەر بووە 2 تا 3 جار بەو ئامێرە لیان داوە کە ئەوترێت بۆ کەس ئاسنین بووە یاخود چەقۆ بووە ئەو نازانێت بەڵام بە شێوەیەکی گشتی بریندار کراوە و لە ئێستادا لە ماڵەوەیە بە هەمان شێوە عەدنا زەهاوی بەڕێوەبەری نەخۆشخانەی قەڵاوی پشتڕاست کردەوە کە ئەو کارمەندیان لەلایەن چەند کەسێکەوە هێرشکراوەتە سەر و بە شێوەیەکی بەوتەی ئەوان بە شێوەیەکی نامرۆڤانە لێی دراوە و بریندار کراوە هەر تقریبا پۆلیسیش لێدوانێکی لەو بارەوە نەداوە پەیوەندیمان پێوەکردن بەڵام ژمارەکانیان بەردەست نەبوو بۆ ئەوەی کە ئایا ئۆتۆمەتبارانە دەستگیر کراون یاخود نا بەڵام ئەمان سکاڵای خۆیانیان تۆمار کردووە ئەمێ ئەوەش بیر بێنمەوە کە ئەما یەکەمین پەلاماردانی کارمەندانی تەندروستی یاخود ئەو کارمەندانە نییە کە لە نەخۆشخانەکاندا کار دەکەن بە پێچەوانەوە لە ماوەی ڕابردووشدا هەر بەتەنیشت نەخۆشخانەی قەڵای تایبەت بە ڤایرۆسی کۆرۆناوە نەخۆشخانەی فریاکەوتنی کەلار هەیە لەوێش کەسوکاری نەخۆشێک هێرشیان کرد لەسەر کارمەندێکی تەندروستی وە لەوێ لیاندا لە کاتێکدا کە پۆلیسی نەخۆشخانەکە هەوڵیاندا ڕێگری بکەن لە دەستدرێژیکردنی ئەو کەسانە کە کەسوکاری نەخۆشەکە بوون بەسەر کارمەندەکەی تەندروستی بە هەمان شێوە ئەوانیش پۆلیسەکانی شواتە لەلایەن ئەو کارمەندانەوە لەلایەن کەسوکاری ئەو نەخۆشانەوە بوورە بەر هێرش و پەلامار کەوتن و چەند کارمەندێکیان بریندار بوون کە ئەوانی شوترا بە چەقۆ هێرشکراوتە سریان و لیان دراوە دواتر سکاڵیان تۆمار کرد بەڵام دواتر هەوڵ درا کێشەکان چارەسەر بکرێ بۆ پێی ئەوانیش پۆلیس بوون و لە ئێستاشدا ئەمە دووەمین حاڵەتە بەرپرسانی کەرتی تەندروستی باس لەوە کە ئەگەر بێتەوە کەسانەی کە بەم شێوەیە وەکو لە حاڵەتەوە خەریکا بێ بە دیاردا ئەگەر بێت و ڕێگری لێ نەکرێت ئەو کەسانە تووشی سزای یاسایی نەبن و لێپێچینەوەیان لەگەڵا نەکرێت و ئەشکرا نەکرێن کە لێپێچینەوەکە و دەرەنجامی لێکۆڵینەوە سزاکەیان چییە ڕەنگە ئەمە وردە لە حاڵەتەوە ببێ بە نەریت و هەر کەسێکە تووشی هەڵچوونێک تووشی تووڕەبوونێکە بوو پەلاماری کارمەندێکی تەندروستی بدا و وەکەوەی لە ماوەی ڕابردوودا لە هەرێکە لە نەخۆشخانەی فریاکەوتنی کەلار و لە ئێستاشتا لە نەخۆشخانەی قەڵای تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا دووبارە بۆتەوە. وەڵا گەرمیان سوپاس بۆ خستنەوەی تاوای زانیاریەکان.